لفت أي أخوة بخير بي سلام أخي رشيد أخوة بخير بي أنا كاكا تو كاكي مرزاجان أخوة إيه ما وش كل يا أخوة بخير بي يا أخوة بخير بي كاكا هر خمي تو مامو وبود وكوتي خدا شاهده بسري تو كوت مكمينه وهاد باش بونشيان كشتم بهزار فلاكه تاگەیشت وتێرە تو از زوانه بێنە ئێستا شتەکانی هێنا شتێکی میرزاجان خێرێکمان لەسەر کە خۆشم نەگوید ئەم نەکوژرا لەوانەیە کاروانەکە کەسی دەرنەچوو بێ تو شەرەفمانە هەیە ئەرە کاکە تۆ 2 ساعت ئێمە و لێرە ڕاگرتووە ئەکە درۆمان لەگەڵاکەی نییە بۆ ئیشمان لەگەڵاکەی کاکەجیان خدا شاهد دوان قوربان دەک بەرز مەکەن و بە سوشی تۆ زەقسە بابەجیان من بەخۆشیەوە لە بەیانەوە هاتوومەتە ئێرەوە ڕاوەسەم چاوەڕێی تۆ بەسەر شەڵی گیراوە کاکە منە هەموو ڕێگایم بڕیەوە بەخۆ ڕای چی بکەم من ئەمە بەڕاست ناسانم من ئەمە بەڕاست ناسانم جاری شەگەڕوانی ئیش لەگەڵا ناکەم تێگەیشتی میرزاجان بۆ خیڕێن بۆ بەسەر هاوارەکەی من چیم کردووە کە دەست لەگەری چۆ بۆ بێم کەوتو نەکەمینەوە چاوەکەم لە بەیانەوە من لێرە ڕاگرتووە ئەبێ ئیمڕۆ هەر شتێکم بۆ پیاکەی من وعدماوە حەیامەشێ تێگەیشتی نییە لەکوێ بێنە منش وەک تۆ میشە ڕێگە دوورم بڕیوە لەکوێ بێنم ێ باشە بۆ تۆم لەگەڵاکەی من درۆم لەگەڵ نەکردووی ئەبێ بێنی تو تاوە دەست ناکەیت دەستەکە ئیشەکە تۆ هەر ناکەم ئەبێ بیکەی بارەسی خۆ نییە ماڵەوە بێ لە ڕۆی چی بکەین ئێستا چی بکەین وەلە دەستمان جووتە بڕۆ بێنەوە لە کیسمانەشێ بڕۆ قسەی لەگەڵا بکەدە بڕۆ خوا بکوژێ علي كريمي شاي يك دين دركدو علي جوزات الدرو بولا كاسير ناقم نايم بابا اخا نايم بخور ورا بصاخو بخدانا ورا بقربان بصاخو وانا ما خاتي تو نا بخ وقت بقربان ممنون تب كاكا من كاكرشي جان كاكرشي ورا كاكرشي دبت وانا وانا دات ممنون زور فاصل بقربان تو شرف اون دڵێ ناسکە بۆی هیچ لە دڵتان نامێنێ چاوەکەم ناکەم مەگرە ئەزایی چەند ساعتە لێ ڕاوەساوم كاك خمش هاد باش بۆ نەمر کاکەجیان گیرا خۆ خۆش ئەوە بڕیارمانیە بۆی دڵێ هیچ نەکات داوەتی شتەکەین بەرەو شار باشە دەبڕە بین لەگەڵ خۆشمان بین بۆ شار کاکە بین بۆ شار